تۆ چەند بەهێزبی دوژمنەکان بەهێزتر دەبن ینی ئەوان لەسەر هەموو شتێک ناکۆکن بەس لەسەر کورتکوش کۆکن ینی مە دەبینین زۆر جاریوە ڕژێمەکان لە ناو خۆیاندا تەبانین بەڵام کە دێتە سەر مەسەلەی کورد هەمویان تەبا دەبن هەمویان کۆ دەبنەوە بۆی کە چۆن بتوان ئەو ئەزمونانە کە بەداخەوە بە خوێنی هەزاران شەهید بنیادمانە کەس خێری بە ئێمە نەکردووە ینی ئێمە بە خوێنی خۆمان وڵاتمان ئازاد کردووە وڵاتمان پاراستووە لەو کاتەیدا کە ئێمە سەروەریەکانمان پتەوتر دەبێت ئەوان بەهێزتر دەبن بەداخەوە ئێمە لاوااستر دەبین ینی گرنگتر شت ئەوەیە کە ئێمە بەڕاستی هەوڵ بدەین ئاماجی شەهیدەکانمان بێنێ ئەو گەنجە جوانانە کە لە پێناو نیشتیمانەکانماندا شەهید بوون بتوانین خەبات بکەین خەباتێکی نەتەوەی خەبات هیزری نەتەوەی بۆی کە بتوانین ئاماجێکی نەتەوەی بەدەست بێنی ینی ئەو بۆشایە من دەبین میز بۆشایی دیکە نابین مەمە خەڵکی ئێمە ئامادەی بەرخودانی هەیە ئامادەی شەهیدبوونی هەیە ئامادەی برسیبوونی هەیە ئامادەی هەموو شتێکی هەیە بەڵام نەماتوانیوە لەسەر ئاستی قیادەی کوردی بە هەچوا پارچەی کوردستانەوە دەڵێم زیاتر عیزباتی دەکەین کەمتر نەتەواتی دەکەن لە کاتێکدا دەبێت عیزب ئامراز بێ بۆ خزمەتکردنی نیشتیمان لە ئەموو دنیادا هەر وایە ینی کە تۆ عیزباتی دەکەی مشکلە نێت تۆ چه عیزبێکی بەڵام دەبێت استراتیژێکی نەتەوەی دەبێت دەستورێکی نەتەوەی تەبێ ینی بەتایبەتی لە کوردستانی باشوور دەبێت دەستکەوتێکی نەتەوەیمانە تاکەنجێ ئەمە شەڕ لەسەرەوەی بکەم تا تو چەند کورسی دێنێت تو چەند کورسی دێن تا شەڕ لەسەر بکەم داهاتی تۆ چەندە و داهاتی من چەندە تاکەی شەڕ لەسەر بکەین با ئێمە شەڕ لەسەر ئاڵای کوردستان بکەین با ئێمە شەڕ لەسەر ئاماجی خوێنی شەهیدەکانمان بکەین با ئێمە بتوانین برینی 24 ساڕێژ بکەین با بتوانین برینی کۆبانێ ساڕێژ بکەین با بتوانین برینی قامیشتی ساڕێژ بکەین با بتوانین برینی مەهاباد ساڕێژ بکەین بەڕاستی وەختی قسەکردن نەماوە نە کەس کاری شەهیدان لێ ماقوبوڵ دەکات نەخوا لێ ماقوبوڵ دەکات نە مێژوش لێ ماقوبوڵ دەکات دواتر ئێمە هەومان دەچینەوە ناو مێژوو پێویستیمان بە کۆنگرێکی ناونەتەوەی چوارپارچەی کوردستان هەیە پێویستە گەلی کورد یەکدەنگ بێ یەک نەتەوەی بێ تەماشا دەکەی لە خامشلۆی کوردستان ڕۆژئاوای کوردستانیش بە هەمان شێوە لەگەڵ ئەرتەشی سووریا بەردەوام شەڕ پێکدادان لە مابینی شەڕوەران و خۆراوای کوردستاندا هەیە بۆیە پێویستە لەسەر کۆمەلگای کوردستان بەتایبەت هێزی نەتەوەی کورد لە باشووری کوردستان هێزێکی یەکگرتووی نەتەوەی هەبێ بتوانین ڕۆبەڕووی هەموو ئەو داگیرکاران بین و کە دەکرێتە سەر هەرێمی کوردستان و تەواوی پارچەکانی کوردستان تەنها کۆنگرەی نەتەوەی چوارپارچەی کوردستان دەتوانێت وەڵامیان بدەیتەوە پێویستە هێزێکی چەکداری ڕێکخەری هەم لە باشووری کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان خۆراوای کوردستان وەزائیدەن باکووری کوردستانە دروست بکرێ هێزێکی ناونەتەوەی لەو هێزات چەکداران دروست بکرێت و ڕێبەرایەتێکی گشتیان هەبێ و بتوانین ڕۆبەڕووی ئەو داگیرکاران تەنها بە تەبایی و برایەتی و پێکەوەژیانی هەموو پارچەکانی کوردستان دەتوانین ڕۆبەڕووی ئەو داگیرکاران بچووکرێ ڕۆژ بە ڕۆژ خۆرهەڵاتی ناوەڕاست خۆرهەڵاتی ناوین لە گۆڕانکاری دەیەوە هێزی ئیقلیمەکان هەم تورکیا هەم ڕژیمی ئیران و ڕژیمی سووریا بەردەوام هێرشەکانی تونتر دەکەنەوە لەسەر هەرێمی کوردستان بۆ پێویستە هێزێکی یەکگرتووی نەتەوەیمان هەبێ پێویستمان بە کۆنگرەی نەتەوەی هەرچێکی زووە پێویستە پارتە کوردەکان کۆبوونەوە دەنگێکی ئازادی و دلێرانی یەکگرتوویان هەبێ بۆی ڕۆبەڕووی ئەو هێزانە ببینەوە تەماشا دەکەی تارێک دێ دوو پێشمەرگەیش پەکەکەیە دوو پێشمەرگەی ئەو لایە ڕۆژ ئاوای ڕۆژهەڵاتە دوو کەس ئیخبارێکی تاریک دەریدا بەڵام زۆر بەداخەوە نەوەکو حیزب نەوەک حکومەت نەوەکو کەسایەتی یەکێک ئیدانی ئەو شتانە ناکە بۆ شتەکان دیارە چونکە ئەمە هەمووی سەر وڵاتێکین هەمووی جاش و خۆفرۆشی وڵاتێکی تێدایە بەتایبەتی هەر چوارۆرێ عێراقە بەتایبەتی کوردستان یعنی چی تێدایە ئەمە لەگەوە کورداتی حساب بۆ شەکەم باو کوردە لا شوێنکی شێرکە کەسی منە یا خۆشەویستی منە لە شەڕی قڕناقە و پەش ئاشانەیە کە بۆ خوان زان چێکردیان ئەو کاتی شێوای ڕەحمەتی دەڵێ میلەتی کورد یەکتر دەگرێ دەست لە ناڕێکی هەڵدەگرێ ئاڵای بەرزی باڵا دەبێ مزجێنی بێ کوردوا دەبێ هەموو دەیەک نزیک و دوور جادەی دەوێ بێ خوار و ژوور هەتا دەگەینە سەر سنوور مزجێنی بێ کوردوا دەبێ خەستەخانە مەکتەب حەمام لە گشت دەیە دەکرێت تەمام مزجێنی بێ کوردوا دەبێ ئاقڵ دەبێ پیاوی نەفام دڵسۆز دەبێ بۆ نیشتمان مزگەێنی بێ کوردوا دەبێ کورد نە هەر لە عێراق لە هەموو وڵاتانە و دنیا دەبێ مافی نەتەواتیمانەیە مافی ژیانمانە مافی کەساتیمانەیە مافی ئەومانی هەر ژێر دەست بین هەر کەسێکی خۆفرۆش و خۆ داگیر کراو بین نا ئەمە وەکو میلەتانە کە لە پورمان دیکۆرمان ڕێتێگەیشتنمان سەخافەتمان زۆر لە وڵاتانە پێشکەوتوتێ کە ئێستا حکومەت و بڵام جاشی وڵاتێکی لەبن سای وڵاتێکی کە بەکاردێن بۆ وڵاتێکی کە بۆ کوردێکیکە بۆ برایەکی خۆی شەڕی ناخۆی چێ کردی ئێران هات تورکیا هات عێراق هات کورد بۆ خۆی جاش و خۆفرۆشی وڵاتانە کورد بۆ خۆی یەکتر دەخوا وەکەوە کەمالیاتەوە لە قەفەزێمان دەکەن تا براکەم دێت تاپڕێکی لێدەن ئەمە لە قەفەزێمان دەکەن تاریکی بێتەوە بفڕەکەوان دێ دەمان کوژێ ئەمە ئەوەی کەسیشمانە ئەوەی هەمانە یەکگرتووی بین خوا یەکگرتووماخا سەرکەوتوماخا حیزبەکانیش دەبێت حساب بۆ یەکتری بکات حساب بۆ کوردایەتی بکات حساب بۆی نەکە دەبێت هەر ئەوە حیزبە بێت نا زۆر بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ناوە دەبیستین و دەبینین کە ڕژێمی داژێکران تۆپباران و بە زۆر شێوە ئیهانەمان دەکەن داژیرمان دەکەن هیچ کەسێک لە سەرمان بەجواب نایە زۆر بەداخەوە بۆ حیزبە سیاسانەی خۆمان کە ئاوا لە دوورەوە
بۆ داوەت و داوەتکاری ئازان برا لە پشت برابێ مەگە قەزا لە لای خوددا بێ بەڵام بەو هەوای ئێستا زۆر بەداخەوە قەت ناگەین هێز ئەنجامێک ئەوەی هەشمانە لە دەستی دەدەین دڵنیام 100%.